بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سلام و رحمة و بركتي خوي گەورە بڕژێ بەسەری وەی ئازیز و خۆشەویست لە ماڵ و لە حاڵ و لە دوکان و لە نیشتیمان و لە لادێ و شارەکانە لە هەر شوێنەکەن سڵاوی خواتان لێبێت. ئازیزانم، ئەمڕۆ سێهەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر مبارەکە کە ڕۆژی جومعەی پیرۆز و دوای عەسرانە. دوای عەسران کە نزیکە بینەوە لە ئێوارەیە کە بەربانگی تایە، مەرحەمەت و میهرەبانی خوای تایە. هەر عەسر خۆی وشەی عەسر کە لە سوورەتی عەسرا هاتووە، نەوعێک لە عەسارەمان پیشانەدا کە گوشراوی ئەم ڕۆژەمان لە عەسرا پێشکەشەکات. ئایا ئێمە عەسارەی عومری خۆمان، کۆتاییەکانی ژیانمان بەچیە هێنین؟ ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت ئەگەر لە قورئانە تەنها سوورەتی وەلعەسر بهاتایەتە خوارەوە، ئەوە تەواوی بنەماکانی ئیمان و ئیسلامی تیا بوو. لەبەرەوە هەموو سوورەتەکانی قورئان سوورن، قەڵان بۆ ئێمە، و ئێمە لە دەوری ئەم قورئانە کۆ بینەوە و لە عەسران و لە بەیانیان و لە ئێواران و لە هەموو کاتێکا چەندێ بۆتان کرا بچنە خزمەتی قورئان. خۆشەویستانم، ئەمڕۆ تەوەرەکانی ئەمڕۆمان، بەشداربووانی ئەمڕۆمان مامۆسای خۆشەویست جەنابی مامۆسا جەزا ئەحمەد کە جەنابیان بەڕێوەبەری دامەزراوەی خێرخوازی بەخشینن، و جەنابیان پێمان خۆش ئەمڕۆ کە باسێکی گرنگ دەربارەی بەخشین و چۆن ئێمە بەخشین و بەخشندەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە چیە گەیەنێت و دەستگای بەخشین چی پێشکەشەکە بە خەڵک. مامۆسا گیانیا خوا بەخێر بێن بۆ زۆر خۆشحاڵ بووین. خوافتان کە ئێمە زیاتر لە خزمەتانە خۆ لە ڕازی بێ، خۆ پاداشتان باتەوە. هەروەها مامۆسا ئارام محەممەد کە جەنابیان قورئان خوێنن، مامۆسا ئارامیش کە هەموو ساڵێک ئێمە داوەتمان کردو بۆ بەرنامەکانمان لە گوڵستان و لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. خۆشحاڵین کە جەنابیشیان تەشریفیان هێناوە لە سێهەم ڕۆژی مانگی ڕەمەزان و قورئانی ئێوارانی جومعان جەنابیان بۆمانە خوێن. مامۆسا ئارامیە خۆ بەخێر. خوای لەتان ڕازی مامۆسای بەڕێز. سەلامی خوا لە جەنابتان لە بینایی بەڕێزی کراڵی ئاسمانی پێیان. یاخوا بەخێر بێن. خوا سەلامەت. بەرنامەکانمان دەست پێکەین. تەمان ئەمڕۆ یەکێکتر لە پێشکەشکاران کە برای عزیز و خۆشەویستمان کاکە جوتیار نامقا، کە کاکە جوتیار بە هەیئەت و شێوەیەکی تازە و نوێیەتە ناو بەرنامەکەمان و لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەشدارمانە بێت و هاوکارمانە بێت و پێشکەشکارە بێت. ئێمە لە خزمەتی کاکە جوتیار ئاوین و ئێستا بە خێراتنی یەکەم. كاكا جوتيان مامۆسا گیان سەلام عەلەیکم. عليكم السلام. باشم شکر. خوا بەخێر. خوا سەلامەت بێ. سەلام عەلەیکم. سەلام عەلەیکم. كاكا جوتيار ياخوا بخير. یاخوا سەلامەت بێ مامۆسا گیان. اما ان شاء الله قراريا وك لا بخشاويت وايواران لخزمتابي ان شاء الله ئێمەش لە خزمەتی کەناڵی پەیاماوین بە ناوی خوای بەخشندە و میهرەبان. سەرەتا یەکەم جارمانەکە لەم کەناڵە مبارەکەوە دەرەکەوین، پێویستەکە ئەم دوعا گەورە و گرانە بکەین کە موسا عەلەیهی سەڵات وەسەلام دوعاکە کاتێک کە ئەچێت بۆ لای فیرعەون لەبەرەی خوای گەورە زمانی پاراوکە. ئێمەش یەکەم جارەڵێن رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. داواکارین لە خوای پەروەردگار ببینە ڕەحمەت بۆ ئەم کەناڵە و هەروەها بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویستیش. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی گوڵستان لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئەبینە میوانی ماڵەکانتان لەگەڵ مامۆستا شێخ فاتیحی بەڕێز لە خزمەتتان ئابین. هیوادارین سوودێک بە ئێوەی بینەری بەڕێز و خۆشەویست بگەێنین. ياخوا بخير بك كاكا جوتيار. ياخوا سلامة. بس حەزەکەم پرسیارێکی ئەم جلوبەر بوو هەیئەتە و ئەم یەکەم ڕۆژە ئەمە چۆن ئاوا هی منطقەی هەڵەبجێ هی نەورۆڵیە هیچی ئاوەت و خۆت گۆڕیوە؟ وەڵی مامۆسا گیان جلوبەرگەکان جلە شاڵەکان ئی منطقەی هەورامانە. بەڵێ
ئیتر پشتێنەکەش عادەتەن ئیجلی کوردیە و ئەم کوڵەباڵەش وەختی خۆی قەدیمان کە چوون بۆ داربڕی نوشت لەسەر شاخەکان ئەمە گوێنی دارەکانیان یاوە بەم دوو گوێچکەی و هەڵیان گرتووە تر بۆ گەرموگوڕی باشەوە شتێکی جوانیشە بۆ جلوبەرگی کوردی بەس زیاتر خەڵکی هەورامان ئەو کوڵەباڵە بەکار هەنی خەڵکی لای ئێوە تۆ جنابە نەوڕۆڵیت بەڵێ نەوڕۆڵی ئەوەی بەکارێناوە یا هەر شتێکی جوانە ماشەڵڵا ئێمە لە شتی جوانە شوێن هەموو کەسێکەکەوین هەر کەسە شتێکی جوانی پێ انشاءالله دەست خۆش یاخوا سەلامەتی فەرموو جنابەت ماوەسایان ئەوە پێشکەشمان کردوون بەس حەزەکەم ماوەسا ئارام تەقدیم بکەیت و انشاءالله قورآن یاخوا سەلامەتی مامۆستا ئارامیان سەلام عەلەیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستای بەڕێز خۆتان ڕازی بێ یاخوا یاخوا بەخێر بێن بۆ کەناڵی پێیان سەلامت بن جا گەورە سەلامتتان کە موفق بن بەسەڵت و ئەدا جوانەکەی خۆت بەرنامەکەمان زیاتر منەوەر بکە ئینشاءالله یاخوا سەلامەتی فەرموو مامۆستایان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام
إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا إنا نخاف من ربنا يوما عبوسا قمطريرا فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نضرة وسرورا وجزاهم بما صبروا جنة وحريرا متكئين فيها على الأرائك لا يرون فيها شمسا ولا زمهريرا ودانية عليهم ظلالها وذللت قطوفها تذليلا ويطاف عليهم بآنية من فضة وأكواب كانت قوارير من فضة قدروها تقديرا صدق الله العظيم. مامۆستا گیان یەخوا دەنگە هەر خۆش بێ یەخوا سەلامەتی. ئەگەر پێمان بڵێ ئەم ئاەتانەی کە خوێندت ئەمە بەچی قرائەتی خوێندت؟ مامۆستای بەڕێزم سەرەتا خۆشحاڵین کە بۆ ساڵێکی دیکە لە شاشە جوانەکەی پەیام و لە بەرنامە جوانەکەی گوڵستانەوە میوانی بەڕێستانین. خوای گەورە پەیام هەمیشە ئاوادان و ئاوادانترکە ئینشاءالله. قوربانگیان ئەم شێوازەیە کە ئێمە لە خزمەتی جەنابتان نبووین بە خوێندنی قورئانی پیرۆز قوتابخانەی میسریە، مەدرسەی میسریە کە دیارە مەدرسەی میسری مەدرسەیەکی زۆر دیار و بەناوبانگی جیهانی قورئان خوێندنە کە سەرەتای دەرکەوتنی ئەکەوێتە ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی بیدایەتی سەدەی 19 و بگرە پێشتریش کە وڵاتی میسر خاوەنێتی وە چەندەها قورئان خوێنی گەورەی پێگەیاندووە. ئێمە بە شێوازی قوتابخانەی میسری لە خزمەتی جەنابتان نبووین. یەخوا دەست و چاوە خۆش بێ. خوای گەورە سەربەرزتان کە حتمەن بینەرانی خۆشەویست مامۆستا ئارامی بەڕێز ئەو ئاەتانەی کە خوێندی حتمەن ئاوڕشێنی دڵی من و مامۆستا و ئامادەبوانیشی کرد. ئەو ئاەتە
أو آياتي خوێند کاڵێ ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا لا آخری شەواڵێ ئێمە هیچ ئەجرمان ناوێ إنما نطعمكم لوجه الله ئێمە تەنها لە پێناوی خوای گەورە بەخشیمانە جا بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە بەخشینە مامۆستا فەرموود ئەگەر بچیتە لای مامۆستا جەزا مامۆستایان سەلام عەلەیکم. عليكم السلام ورحمة الله یاخوا سەلامت یاخوا خۆپە دەشتان باتەوە یا ڕەبی. مامۆستاکیان من حەزەکەم پێشەوەی باسی بەخشین بکەین هەر باسی ناوچەکەی خۆشتان بکەین کە بەڕاستی لە دێر زەمانەوە کە کارەسات و مەشاکیلی زۆر گەورە ڕووی تێکردووە لە ئەنفال و لە بەتایبەتی مەنطقەی چەمچەماڵ و مەنطقەی گرمیان و سەنگاو لەبەرەوە ڕۆحی یارمەتیدان و ڕۆحی بەدەمەوە بوون لەو ناوچەیە زیینووە دائیما چونکە هەمیشە کارەساتی تیا بووە یەکێک لەو کارەساتانەی کە تازە زۆر نییە بەسەری هاتووە ئەو لافاوە بوو کە بەسەری هات کە دیارە جەنابیشتان دیار بوون تایەوە ڕێکخراوی جەنابتان کە یاخود دەستگای بەخشین زۆر بە وازەحی ئیشەکانی زۆر جوان بوو و ڕێکخراوەکانی تریش خۆی گەورە پاداشتیمەیان باتەوە حەزەکەم سەرەتا ئێمە باسێکی ئەومان بۆ بکەی ماوەسا ئەو ڕۆحە لە چەمچەماڵە یاخود ئەو کارەساتە شتی زۆر جوانی تیا بوو یعنی وەزعی زۆر جوانی تیا بوو هەڵوێستی زۆر جوانمان بینی لە خەڵک و جەنابتان ئەگەر بە کورتیەک قسەی لەسەر ئەو کارەساتەکەم و دوایی بچینە سەر باسی مەوزوعی بەخشی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم اجعل أعمالنا كلها صالحة ولا تجعل لأحد فيها نصيبا آمين. سڵاوی خۆی پردگار لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت وەڵا فعلا هەر کارێکی جوان و هەر کارێکی ناوازە بەرهەمەکەی ئیمانە بەرهەمەکەی ئەو پەروەردە ئیسلامیە کە لەو خێزانە لەو ناوچەیە لەو دەڤەرە ئەکرێت ئەوە سواسی خۆی پردگارێ وێ لە کاتێکە کارەساتێکی ئەوها ڕوویدا خەڵکی هەموو کوردستان بەدەمەوە بوون و دەستگا خێرخوازیەکان هاوکار بوون و پشکی شێریان هەبوو و لە نێویشیانە دەستگای خێرخوازی بەخشین ئەو کو جەنابەت ئاماژەت پێ کرد مردانە هاتە دەست لە خزمەت ئەو خەڵکە بووین سواز بەخوای پڕگار بێگومان بەرهەمی ئەوەیە کە کۆمەڵی مامۆستایی بەڕێز دیندار خەمخۆر کە لەو دەڤەرە و لە دەڤەرەکانی تریش بە هەمان شێوە گوتم لە هەر شوێنێک لە هەر عایلەیەک کە دعوە هەبوو پەروەردە هەبوو خەمخۆری هەبوو بۆ ئاودانی ئەم دڵ و ڕوحە ئیمانیە بێگومان لە کاتی کارەساتەکان ئاوا بەرهەمەکە هێبینیتەوە جاوە دنیاە لە دوا ڕۆژ بەرهەمەکە زۆر زۆر گەورەترە لە کاتێکا کە قەبر تاریکە لە کاتێکا کە ڕۆژی حەشرە و کەس فریای کەس ناکەوێ لەو ڕۆژە ئیمان باش بە کەڵک دێ جاوە گەل لە دنیا لە کاتێکی ئاها بە کەڵک بێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێنە خواستیە جارە فەرمی ئیمانی نییە کەسێک تێر بێ و جیرانەکەی هەژار بێ و برسی بێ ئەو وادلی ئەکا کە ئەگەنا بەخشین ئاسان نییە بەخشین پاڵنەرەکەی ئیمان نەبێ بەڕاستی یعنی پێم وانە شتێکی تر بتوانێ ئەو پاڵنەرە بێ شتێکی تر بتوانێت تەعویزی ئەو بکاتەوە کە ببەخشێ لە پێناوی خۆی پردگارە. ماوەسا من هەڵوێستێکی زۆر جوانم بینی لەگەڵ چەند موسڵمانێکە بۆ ساڵانی زوو باسەکەم لە گەڕێکێکی سلێمانیە بۆ ماڵێکی زۆر هەژار ڕۆشتین ئەم ماڵە شتێکی زۆر جوانیان وتی وەڵاهی لە ئێمە ئافرەتەکەوتی لە ئێمە هەژارتر ئەگەر هەر ئەوەنەتان شتێناوە کە بۆ ئێمە بێ وڵی حەزەکەم ئەو ماڵە نەزانن بیبن بۆ ئەو ماڵە ئەوان زۆر فەقیرن زۆر بێوەزان خۆن لاگرێ ئەو چەند کەسش کە خۆی گەورە پاداشتیان باتەوە کە خێرەکەیان کرد بەشی ئەمانیاندانا دوایی سەردانی ئەو ماڵی ترمان کرد خانوویەکیان بۆ کردن ماوەسا مەبەستم لێرە ئەو ڕۆحەیە لە ناو ئێمە میلەتی کووردا یعنی الحەمدوللا هەر ئەوە ماوە کە خەڵک هەر خەمی خۆی نەبێت خەمی دراوسەکەی بێ خەمی شوێنەکەی تری بێت یعنی هەموو کوردستان چاوی لەسەر چەمچەماڵ و تەکیە و ئەو ناوچەیە بوو بەڕاستی لە مەسەلەی لافاوەکەیە بەخشندەی بۆ نەگەورەیە ماوەسا لە ئیسلامە ئەم ڕۆحە چۆن تەغزیەی ئینسانە کات کە تا ببەخشێ تا پێی خۆش بێ کە بەڕاستی ئەوەی خۆی هێتی بیا بە خەڵک وەڵام ماوەسا ئەگەر تەماشا بکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی پایەکانی ئیسلامان بۆکە یەک لە پایەکانی ئیسلام کە فەرمێ بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله وإقام الصلاة إجا فەرمێ
وإيتاء الزكاة. طبعا إيش لبايا كان زكاة بواجبه وبالسنة شيء بتطوعه. أجر تماشاكي قرآن بكي هل سورة البقرة هتاكو سورة الناس شون سرتا پیغمبری خواست صلی الله عليه وسلم پایکی بودانا سرکی هل بيوا كم لا برهيا كم آياته بخشين تاع خالي به ومما رزقناهم ينفقون ألف لام ميم ذلك الكتاب بس مو موضوع شاهدك لبينج آياتي كمي مقدمي سورة البقرة دا كوصف إيمان دارك ليكم ليك لبرق كان باسي شيكا باسي بخشينك بمطلقي نك باسي زكاتشك حتى أكو دعاء يتر أوهموا آياتك لسورة البقرة ودعاء آل عمران ونساء وحتى أكو تايكي من ذا الذي يقرض الله قرضا حسنا شيء هي قرض باب خوي بردقار داوي قرضك فرمدا كان زورا لو باروا حتى ديت أكو تاي سورتك أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين ونيا حموي كباسي كسك كنازي باوكايتي لدز داوا أفرمي أو أنا خلكان يكن كهاني نخويان هو إيش خويان نابخشن هاني خلكانيش ناتن ببخشي كواتا نفي إيمانيا ليك أرأيت الذي يكذب بالدين كواتا إيمان بخشين آويتن بيكوا كسك روحيتي تياني ببخشي هاني خلكيش ناتا ببخشي بوي أمل خيال يعني أمل مبدأ يعني أمل برنسيبي أوانية أما بيري لناكاتوا نبوت بشيك لعقيدة وبيرو باوركي بوي أقر تماشاي قرآن بكي قرآن كفارة كان بستيته ببخشينه كفارة روجو كفارة سوين زور شتيتر كفارة قتل يعني أواني كفارة أي بستيته ببخشيني مالكاني أنا ببخشن كواتب بخشين بايكي جرينجي دينداري معنا ولوش زياتر بيغمبر صلى الله عليه وسلم باثي إيثار من بوكا ملائكة دعاء من بوكا اللهم أعطي منفقا وللروشي قيامته إيما اللجير ساي صدق كان معناين چونك خواهي پردگار أوي أبي لإيما كإيما بو يكتر ببين سال باسي نخوشيا بيغمبر صلى الله عليه وسلم لحديثي قدسية فرمي للروشي قيامة خواهي پردگار فرمي من نخوش بون بو نهاتي ولا يمن يا شيكي سيرة وانيا خوا حي قيوم لا يموت خواهي جان برسيار السيرة بالنسبة إنسان أو بالنسبة بندوة أويش بندا عليه خواهي پردگار تو چون نخوشكي من چون بيم بولاي أي بندكي من نخوش بو نجي بولاي بشو بولاي يعني تنها إيما لخزمتي مروفايتي أبين يعني بيغمبر صلى الله عليه وسلم أفرمي لا أفضل أعمال شيء أحب أعمال يعني خوش تويسترين كردوا كاكي بدواي باشترين كردوا ناقرين وقو مسلمان بدواي باشترين كردوا وشاكترين كردوا أفضل عمل ناقرين يتي بيغمبر صلى الله عليه وسلم فرمي سرور تدخله على مسلم يعني قلب المسلم الله جوان أو يخوشي بدين ضلي مسلمان كان وني ما وسجن وسجن ولا أقل كاك جوديار ناورك من هي ودواي شنو خدمتي ما وصاهل لسر خدمتي خو ان شاء الله خوشويستان ناوبڕێک وەرەگرین و پاشان نەگەڕێنە وڵاتان لە خزمەتان ئامین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بۆ ئەوەی زەڵاتەیەکی بەتام و تەندروست بخۆی سرکەی سێوی سەوزی کارگەی بەهار بەکاربێنە. سرکەی خۆماڵی مێژوویەکی درێژی هەیە کە دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا. سرکە بۆ چەندین مەبەست بەکار هاتووە. ئێمە لە کارگەی بەهار ئەم میراتە بە شانازیەوە دەپارێزین. لە کارگەی بەهار باشترین میوەکانی کوردستان بەکاردەهێنین بۆ بەرهەمهێنانی سرکە لە ڕێگەی کەرەستەی پێشکەوت و سکافی بتوانەوە. کۆنتڕۆلکردنی کۆڵیتی لایەنێکی گرنگی کارەکانمانە. سرکەی بەهار پێش چوونە بازار شیکاری پێویستی بۆ دەکرێت بۆ دڵنیابوون لەوەی لەگەڵ ستاندەردە بەرزەکانماندا دەگونجێت. ئێمە
شانازی بە هەموو شوشەیە گەو دەکەین کە بەرهەمی دەهێنین. سوپاس بۆ ئێوەش کە بەکارهێنەری بەرهەمەکانمانن. کارگەی بەهار، سروشتی، خۆماڵی، تەندروست. برنج و ڕۆنیقو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێد و دڵی برنج و ڕۆنیقو هەڵبژێرە. برنجی قو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بەتام و بۆن خۆشە. ڕۆنیقو لە 100% سروشتی و بێکۆلسترۆڵە، ڕەنگ زەرد و جوانە. لەگەڵ برنج و ڕۆنیقو هەمیشە خوانەکەت ڕازاوەیە. بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنیقو بەکاربێنە. برنج و ڕۆنیقو تامێک بۆ هەمیشە. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازار بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێد و دڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. سلێمانی گەورەتر دەبێت. هەروەها خەونی ئەوانەش کە سلێمانی ماڵیانە لە نێو پرۆژەیەکی نیشتەجێبوونی هاوچەرخ لە شوێنێکی زۆر تایبەت و دڵگیری شار. لێرە 3 باڵەخانەی مۆدێرن دەبن بە دەرگایەک بەڕووی جیهانێکی نوێدا، شوقەی ئاستبەرز بە ڕووبەری جیاواز، گەراجی داخراو، دووکان و بازار، کافێ و ڕێستۆرانت و زۆر خزمەت گوزاری تر، هەروەها باخچە جوانەکان و شوێنەکانی کات بەسەربردن ئاسوودەیەکی بێکۆتات پێدەبەخشن. وایت تاوەرز ستانداردێکی نوێت بۆ ژیانێکی هاوچەرخ پێدەناسێنێت. دەبێت بە ژینگەیەکی تەواو بۆ ژیانێکی ئاسانتر و جوانتر. ئێرە دەبێتە یەکەم و کۆتا هەڵبژاردەت لە پێناو ئەو ماڵەی خەونی پێوە دەبینیت و ئەو داهاتووەی سبەینێتیایدا ئاسوودەیت. وایت تاوەرز شکۆیەکی نوێ بۆ شار. دکتۆرە ئەرە زەیتی باش لەم وڵاتەیە ماوە؟ ئەی چۆن کاکە گیان زەیتی کاشۆ؟ ئەرێ توخوا زەیتی باش ماوە؟ ئەرەوەڵە کاشۆ؟ وەڵا کوڕم لەوەتەی بووکەکەم زەیتی کاشۆ بەکارێنێ هیچ گلەیم لێی نەماوە. ئەتوخوا تۆ پێم بڵێ زەیتی باش ما بێ؟ ئەرە وەڵا مامەگیان دایکم دایمەم لێرە بۆ زەیتی کاشۆ. کیلۆیەک ئاڵتون وەک گەرانتی باشترین زەیتە بۆ ئامادەکردنی سەرجەمخوانەکانت. تاکە زەیتی باوەڕ پێکراو بەرهەمی خۆماڵیە و لە 100% سروشتیە. لە کاتی پێشوو لە ڕۆژە خۆشەکان لەو کاتانەی چێژە بینین هەمومان ئەوەی پێمانە خواستی هەمومانە ئەویش ئاسانە لەگەڵ ئاسان ئاسانە ئاسان لە ماڵمانە متمانەی هەمومانە خواردنەوەی نێومانە سەرچاوەی وزەمانە هیوایەتی گەنجانە هەر یەکەمە ئەو ئاسانە ئاسان ئاسانە لەگەڵ ئاسان ئاسانە ئاسان تامی خۆشە. کە باسی حەج و عومرە دەکرێت یەکەم شوێن کوێ بە خەیاڵت دادێت؟ پارەزان. بۆچی؟ پێشەنگی هەموو خزمەتگوزاریەک بوون. ئەوەی ئەیڵێن بۆ جێبەجێەکەن. شارەزای هەموو شوێنەکانن باشترین ئەزمونیان هەیە. خەم لە هیچ شتێک ناخۆی، ئەوان لە جێی تۆ خەمی هەموو شتێکیان خواردووە. باشترین مامۆساکانیان لەگەڵدایە بۆ ڕێنمایی و بەرچاوڕوونی. لەگەڵ عومرەکاران وەک خوشک و کەسی خۆیان مامەڵە دەکەن. ستافی پارڕەزان یەکەمن، بەردەوام هەوڵی پێشکەشکردنی چاکترینەکان دەدەن. ڕوومان کردە حاجی ئەمانج لێمان پرسی وەڵامی تۆ چییە بۆ ڕەزامەندی و خۆشەویستی خەڵکی؟ خوا پشتیوان بێ هەوڵ ئەدەین باشترین خزمەت و شایستەترین خزمەت پێشکەش بە میوانەکانی ماڵی پای پەروەردگار بکەین. عومرەکاری ئازیز، تۆش ئەگەر پاڕەزانت هەڵبژاردووە بەردەوام بە، ئەگەریش تا ئێستا سەفەرت لەگەڵ نەکردووە بۆ جارێکیش بێت هەڵی بژێرە. دڵنیا بە پەشیمان نابیتەوە. ناونیشان سلێمانی شەقامی سەدەکەی ئازادی.
بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن. گەشتێک بۆ مەنزڵی ئاسوودەیی ڕۆح، ڕازەوە بە ئیمان لەگەڵ کۆمپانیای پارێزان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بینەرانی بەڕێز و خۆشەوی، سوپاس بە ئەو چاوەڕانەی کە چاوەڕوانی ئێمە بوون. جارێکتر هاتینەوە لاتان. مامۆستاگیان ئێنە خزمەتی تۆ ئەگەر باسێکی پێغەمبەری خوامان بۆ بکەی صلی الله علیه وسلم، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمە سەرمەشقە. خوا فەرمێ ئێوە تەماشای پێغەمبەر کەن صلی الله علیه وسلم. جا باسێکی پێغەمبەری خوامان بۆ بکەی صلی الله علیه وسلم لە مانگی ڕەمەزاندا چۆن بۆ لە بەخشینە؟ وڵا بۆ هەموو شتێکە بگەڕێنەوە، خوا پاداشت باتەوە. ئەگەر ویستمان عیبادەتێک ئەنجام دێن، کارێکی خێر ئەنجام دێن، کارێکی ئینسانی مرۆڤایەتی، هەر شتێک کە بمانەوێت چاکە بکەین ئەبێ بگەڕێنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چونکە قودوەیە، پێشەنگە بۆ ئێمە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو بایەکی کە ڕیح المرسلە، وەکو بایەکی خێرات چۆن هەچی شت هەیە لەگەڵ خۆی بە ئەوها ماڵەکەی لە پێش خۆی وانارد بۆ ئەوەی کە ببێ بە زەخیرە بۆ ڕۆژی دوایی. طبعا ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باش چۆن بڵێ قەدری ئەم ئەجر و پاداشتەیە زانی. من بە نمونەیەک بە لەوەی بینەران لەمە باشتێ بکەن. یەحیای کوڕی معاد قسەی جوانی هەیە، ئەفەرمێ هیچ دەنکە گەرمیەکەم نەبینیوە ئەندازەی کێوێک وەزنی بێ جگە لە دەنکە گەرمی سەدەقە. یعنی تۆ تەماشا بکە ئەو دەنکە گەرمە، ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی اتقوا النار ولو بشق التمرة، نەک دەنکە خورمایەک، لەتە خورمایەکیش بێ. بەڕاستی با بەخشین، چونکە نەبەخشین کەمترە، وەکو یەک لە پیاوچاکانە فەرمێ. بۆیە ئێمە هەر شتێکمان بێ تەماشای پێغەمبەرکەین صلی الله علیه وسلم. و فوزەیلی کوڕی عیازە فەرمێ ئێمە بێ زۆر مەمنونی هەژارەکان بین، ئەبێ منەتباریانین، ئەبێ سوپاسیان بکەین، لەبەر ئەوەی ئێمە ئەو چاکە و پاداشتە ئەوان بە کۆڵی خۆیان بۆمانە بن لە ترازوی حەسەناتمانە لە ڕۆژی قیامەتدا دایێنێن. زۆر گرنگە ئێمە قەدری ئەم خێر و پاداشتە بزانین، نەک نابێ ڕوومان گریشکەین بەرامبەر بە هەژارەکان، بەڵکو بێ زۆریش لیان مەمنون بین، ئەبێ زۆر سوپاسیان کەین. ئیبن جەوزی قسەیە جوانی هەیە، فەرمێ ئەگەر ویستت کێشی سەدەقەت بزانی، تەماشای ئەو خۆشیە بکە کە ئەو کەسەی سەدەقەت لێ وەرەگرێ، تەماشای ئەو خۆشیە بکە کێش و وەزنی سەدەقەت ئەزانی. لە کاتێکا کە تۆ بەدەم هەژارێکەوە چی دڵی خۆشەکەی خەندە هێنیتە سەر لێوەکانی، بزانە ئەو چەند دڵخۆشە، خۆی پڕگار بەو ئەندازێ و زۆر لەوە زیاتریش ئەجر و پاداش بۆ ئێمە زیادەکە. ماوەسەگیانە گەڕێمە بچینە سەر جنابتان وەکو بڕێوەبەری دامەزراوەی خێرخوازی بەخشین. پێمە خۆشە بڵین کە بەخشین چییە دا بە خەڵک، یعنی بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە و دیارە ئەم دەستگایی جنابتان کە بەڕێوەبەرن ئیشوکاری زۆرە و لە مەجای خێرخوازی فراوانە ئیشی باشەکات. بەڵام لە مانگی ڕەمەزانە ئێوە سەرقاڵی چین و چیەکەن و چ داوایەکتان هەیە لە خەڵک کە چۆن بەدەم ئەم دەستگا خێرخوازانەوە بن؟ وەڵام دەستگایە وەکو دەستگا گەرنا پێشتریش هەر بووە، حملەکاری خێرخوازی لە ئادەمەوە بووە، ئەوە گەڕانمانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم بەخشینە هەر بووە، بەڵام بە شێوەی مؤسسە بە شێوەی دەستگا ئێمە 17 ساڵم دەستگای هەیە. بڕاستی من لێرە سوپاسی بەڕێوەبەرەکانی پێشوو و نووسنگەکانەکەم و کارمەندەکانەکەم و من دوێنێ لەگەڵ یەکێک لە کارمەندەکانە دانیشتین وتی مامۆستا من چەند ساڵە ئەمەوێ عەمرێ بکەم، وتم مەیکە عەمرە، وتم مەیکە تی بۆ، وتم بەخوا ئەمە خێرترە لە مانگی ڕەمەزانە کە عەمرەیەک تەعدیلە بە حەجێک. منش لە خۆمەوانە هەڵێم لە ژێر ڕۆشنایی ئەو هەموو فەرموودە و ئاەتەیە کە ئەزانم ئەو خەڵکە چەند حاجە پێویستی بە ئێمەیە. یەکێتر لەو کارمەندانە وتی مامۆستا بەخوا 5,000 دینارم پێیە. ئەمەیە کە جێی دڵخۆشیە بۆ ئێمە کە یعنی ئێمە کۆمەڵە
کارمەندی کەمیشین هەموو ژمارەمان لەوەیە بگاتە 7 کەس 15 کەس کە لەو دەستگای بەخشین کارەکەین بەڵام نووسنگەکانمان لە شار و شارۆژەکان زۆرن الحەمدولله کە من لێرە و سوپاسیانەکەم زۆر ماندوون بەڕاستی ئەجر و پاداشتی ئەوان بەخوای پەروەردگار دەدرێتەوە بۆیە ئەم دەستگایە خزمەتەکە الحەمدولله لە هەموو بوارەکانە خزمەتەکە بەخشین ناوی خۆی بەخۆیەوەتی ئەبەخشێ کە پرۆژەی تریشمان بەڕێوەی ئینشاءالله ئەوە سعاتی سفرمان بۆ داناوە خوا پشتیوان بێ ئینشاءالله لە ڕۆژانی ئایندە لە بواری تریشا بەخشێ خوا پشتیوان بێ ئینشاءالله لەوێ لە ڕۆژی شەمە ئیعلانیەوە بکرێ کە ئێمە تەنها پارە نابەخشین تەنها ماڵ و سامان نابەخشین بەڵکو لە نیازمانایش ئینشاءالله تعالی شتی گەورەتریش ببەخشین بۆیە لە ئێستایە سەبەتی خۆراک کە خۆراکیژێک کە لەوانی خۆی پردگار زۆر تەکیدی لێ ئەکاتەوە یەکێکە لە پرۆژەکانمان کە الحەمدولله لە ئێستایە 4000 من ئامادەیە و بەنیازین بیکەین بە 6 و زیاتریش ئینشاءالله تەمەن چاوەڕێی هیمەتی خێرخوازانین چون دەستگای ئێمە بەڕاستی لەسەر هیمەتی خێرخوازان بەندە ئێمە لێرەوە ڕایەگەێنین چەندین جار و تومەتەوە بەڵام هەر ئەیڵێنەوە دووبارەیەکەینەوە ئەم پارە و ئەم ماڵە کە دێتە دەستی ئێمەوە هی ئێمە نییە منەوە تا ئەڵم کارمەندەکەم 5000 پێیە هی ئێمە نییە بەخواوتی ماوەستا هیچ لەو کارمەندانە ئەوە دوێنێ باسی دوێنەکەم کە ڕۆژی پێنجشەم بووە وتی پیاوێک هاتووە 20 میلیۆن دینارم لەگەڵ یا دابش کردووە تەمەن ئەوەندە ئێمە هەر نەمان بینی هیچ ئەوەندە لای ئێمە بۆ کە ناوەکانمان داوە پێی ناوی هەژارەکان بۆ خۆی بردوێتی بەڵام کوڕەکەی خۆم فەقیر بووە بەخوا برازاکەم فەقیرە خۆم هەر وەزعم باش نییە بەڵام بەخوا ئامادە نەبوومە ناوی خۆمی بەمێتم دەست خۆش بێ ئینشاءالله خوای پەروەردگار لە شوێنی ترەوە دەروەکاتەوە من ترك شيئا لا عوضه الله خيرا منه بۆیە ئەم دەستگایە زۆر سادقانە دەستێکی ئەمینە لە هەموو بوارەکانە بەخشێ لە ئێستا سەبەتی خۆراکیەیە کورسی شەحن بۆ خاوەن پێداویستی و نزیکەی 3000 منداڵمان لایە 3000 منداڵی بە باوکمان لایە لە کوی نووسنگەکان لە کوی کوردستان دەستگای خێرخوازی بەخشین هەموو مانگێک کەفالەتی نزیکەی 3000 منداڵی بێ باوگەکە تەنها کەفالەتەکەش نییە بەڵکو هەندێک جار شوێنیشیان پێدا و هەموو مانگێک کە موچەکە وەرەگرن دەرسێکی پەروەردەییشیانی بۆ هەیە جێی ئەو بێنازیەشی بۆ پڕکردوونەتەوە کە لە نازی باوکایەتی بێبەش بوونە ئەم دەستگایە لە ئێستاە بەشێکی تریشی کردوێتەوە بەشی بەخشین و بژانەوە کە تایبەتە بە نەشتەرگەری کەەوە بوو لە ڕۆژێک پێش ڕەمەزان ڕامانگەیان کە ئەم بەشەش لە ڕابردووە لە بەخشین بووە بەڵام بۆکو تیم نەبووە بۆی خۆی پەروەردگار پاداشی ئەو دکتۆرە بەڕێزانە باتەوە کە بۆ خۆیان دەست پێشخەریان کرد وتیان کاکە ئێمە بەڕاستی ئیحراجین و کاتێک کە نەخۆشێک دێ بەڕاستی شتێک نەبێ بە دەستمانەوە بۆی هاوکاری بکەین نەچەند الحەمدولله لە ڕابردووشە هاوکاریان کردووە و ژمارەیەکی زۆر کە من ئێستا لە یادم نییە کە هاوکاری خەڵکی نەخۆش و هەژار و دەرداریان کردووە بەڵام وتیان ئەمانەوێ زیاتر گرنگی پێ بدەین بۆ ئێستا تیمێکمان دروست کردووە کە ئەو تیمە الحەمدولله ئێستا کارایە لە بەیانیەوە دەست دەکەن بە نەشتەرگەری ئەوەی لە دەستیان بێ نەشتەرگەری هەیە 2 میلیۆنی تێچێ هەیە 4 تێچێ هەیە 5 تێچێ ئەوەی لای ئەوان بکرێ و لەژێر دەستیان نابێ و لە توانایان نابێ ئێمە پێمان ڕاگەیاندون کە هاوکار بن ئەوەی لە دەستان نابوو قسووری پێماکەن ئینشاءالله تعالی و شتی تریش زۆرە کە ئەوەی کە بێتە دەست خوا پشتیوان بێت لە ماتۆڕی سێچەرخەکەەوە بۆ بژێوی ژیانی هەندێک لە خێزانەکان زۆر پێویست بووە ئەم ساڵیش هەربوومانە کە ڕێژەیەکی باشمان ئامادە کردووە کە ئەی بەخشینە ئەو ماڵانەیە ئەو گەنجانەی کەم دەرامەتن کە توانایان نییە بۆ بژێوی ژیانی خۆیان ئەو ماتۆڕە دابین بکەن ماوەسە لە ساڵەکانی نەوەدا کە ئەگەر ڕێکخراوە خێرخوازەکان لە کوردستان نابوون هەمووی بە پارەی خێرخوازی دەرەوە دامی ناوخۆوە کرایە ناوخۆی پێ ئاوەدانەکرایەوە بەس ئێستا ئەوە زۆر جێ دڵخۆشیە کە تەواوی ئەم ڕێکخراوانەوە خێرخراوی بەخشینیش اعتیمادی لەسەر موسڵمانانی ناو کوردستان خۆیەتی کە ئەبەخشێ ساڵ بە ساڵ هەست ناکەن خەڵک زیاتر بەخشندەترە بێ ماوەسانی ئەم دەستگایانە خەڵکی زیاتر فێر نەکردووە کە بەڕاستی هیمەتیان بەرزتر بێ وڵی منەڵم ئەوەندە فەزلە بەسە بۆم ڕێکخراوانە ئەوەندە بەسە کە بەخشین بوو بە کەلتور بەخشین لەوەی کە ساڵانە و ڕەمەزان خەڵک زەکات دەرکە ئێستا سندوقێکی لایە وە لە مارکێتەکان هەیە وە لە شوێنە گشتیەکان هەیە ئەبەخشێ
لەوەش زیاتر ئیباتەوە بۆ ماڵەوە ئێمە ئەتوانین لە ماڵی خۆشمانە دەخیلەیەک دانین زۆر جار الحەمدلله و ئیثارا بینین منداڵەکان کە کارەساتێکە بینن کە نەخۆشێکە بینن کە هەژارێکە بینن کە لێ قەوماوێکە بینن ئیمان لیان ناگەڕێ دەخیلەکە هەڵبشڕن بۆی بیداتە پاسیلێک بۆی بیداتە لە عابەیەک بەڵکو ئیمان وا کاریگەری لەسەر ئەو منداڵە دروست کردووە هاواری لێ بەرزەبێتەوە لە باوەجیان دەخیلەکەم بەرە بۆ ئەو عملیاتە دەخیلەکەم بەرە بۆ ئەو ماڵە هەژارە دەخیلەکەم بەرە بۆ ئەو ماڵە کارەسات بارێک ئەی بینن کە نمونەی زیندوو زۆر الحەمدولله یعنی بەخشین بەڕاستی خەریکە لەگەڵ پایەکانی تری ئیمان سوپاس بە خوای پەروەردگار ئاوێتە بە خوێن بووە الحەمدولله کە ئەوە جێی دڵخۆشیە لەگەڵ ئەوەشا خەڵکی تریش هەیە یعنی بۆی چونکە ئینسان میثالی نەبێ خەڵکی تریش هەیە نزمە کە ئومێدەوارین ئەو خەڵکەش بە خۆیان بچێتەوە چونکە یەکێک لە هاوڵان جارێک و دوان وسیان داوای ماڵی کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو جارێک وەکو ئەخلاقە بەرز و جوانەکەی هەر پێیە بەخشی بەڵام جاری کۆتایی فەرمووی حەکیم کە هاوڵان ناوی حەکیمی کوڕی حیزام بووە فەرمووی ئەگەر داوانەکەی و ئێعتیماد بکەیتە سەر خۆت زۆر باشترە ڕاوی حەدیسەکە فەرمێ ئەم پیاوە زۆر تەمەنی درێژ بوو ئەفەرمێ لە سەردەمی ئەو بەکر و لە سەردەمی عومەر و لە سەردەمی ئیمامی عەلی و عوسمانی شا تەمەنی ئەو نەدرێژ بوو ژیا بۆ ئەو کاتەش ئەفەرمێ هەتا ئەو کاتەش ئیمامی عومەر کە غەنیمەیەکی زۆری کۆکردبەوە هاوارێ کرد فڵانە کەس وەرە غەنیمەکەت بەرە هی خۆتە ماڵی خۆتە و مڵکی خۆتە ئەیود نا من وعدم داوە ئیتر هیچ کات داوا نەکەم بۆی ئینسان بەڕاستی بێ فێری ئەم عەزیزیە بێ کە من نمونەی کارمەندێکم جێڕایەوە کە پاری لەبەردەسە ئەتوانێت بە خێرخوازەکە بڵێ وەڵام منیش هەژارم بەڵام ئەو عیزەتم پێ خۆشترە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وان پەروەردەی کردوین کە داوا نەکەین اليد العليا خير من اليد السفلى بۆیە ئێمە بێ بە هەردوو ئاراستەکە پەروەردە بکرین بە ئاراستەیەکە کە ببەخشین بە ئاراستەیەکیشە فێری عیزەتی نەفس بین بەڕاستی ئامادە نەبین وەرگرین بە ئەو نمونەیەشت بۆ بژێڕمەوە پێت خۆش ئازانم هەر باسی چەمچەماڵت کرد من نەفەری نزیکی خۆم هەیە کە ئیسا لەوەی گوێ لە دەنگ بێزانێ لەو کاتێک کە $2 دلار زەرەری کرد لە لافاوەکەی چەمچەماڵ ئێمە بڕێک پارە مقدارە پارەمان بۆ برد وتمانەمە هەروە شتێکی سەرەتایی بۆی کە بڕێک حاجە و ئەن چۆن بڵێ پێداویستەکانی پڕکاتەوە ئەوەی بۆ هێناینەوە هیچ کە 2 ملیۆن دینار بووتی بەخوا نامەوێت دوای 15 ملیۆن تەعویزیشی وەرگرت قەرەبۆکە بەڵێ هات پرسی پێ کردم وتی بیدەین بە چی باشە لە چیا سەرفیکەین الحەمدولله ئەویشی کردە سەدەقەیەکی جاریە وتی بەخوا بڕی ئارەمداوە بینی خۆم و خوا هیچ کات وەرنەگرم هەمیشە ببەخشم ئینشاء الله ئینسان ئەبێ فێر بێ بەڕاستی هەمیشە بەخشندە بێ نەک هەمیشە یعنی دایم چاوی لەوە بێ خۆ ئێمە ناڵین ڕاستی وەکو فوزەیلی کوڕی عیاز وتی مەمنونی هەژارەکانین سوپاسیانەکەین دەستیان ماچەکەین کە وەریەگرن چونکە پێویستیان پێی نەبێ نابێ وەری بگرن بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێ عیزەتی نەفسیشمان هەبێ هەتا پێویستمان نەبێ وەری نەگری مامۆستاگیان خۆی گەورە پاداشتان باتەوە یا ڕەحیم حەزەکەم بەشێکی کەممان ماوە بچینە خزمەتی مامۆستا ئارام و چەند ئاەتی لە قورآنی پیرۆزمان بۆ بخوێنێ ئینشاءالله ئەوەکەین بە بڕگەی کۆتایی ئەم بەشەی بەرنامەکەمان لە خزمەتانین أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد
أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة أولئك أصحاب الميمنة بسم الله الرحمن الرحيم أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون
صدق الله العظيم. أخوان دستاء وخرج مع مسارة من قد هرنرزي إن شاء الله. يا أخوة سلام عليكم. ماوسەیان حەزەکەم ڕێنماییەکی جەنابتان هی دەستگاکەتانی بەڕێوە دامەزراوی خێرخوازی بەخشین وەکو ڕێنمایی کۆتایی بیەن بە ڕۆژوانانی بەڕێز بە موسڵمانانی خۆشەویست چییە؟ وڵاهی ئێمە بەڕاستی لە بەردەم ئیحراجەیەکی زۆر زۆر گەورەیین. ئەوەی ئەمەلمان هەیە چاومان لە ئاسمانە، چاومان لە قاپی خۆی پردگارە و پاشان بەڕاستی لە هیمەتی مسلمانانە، چونکە مامۆستایانی بەڕێز و خۆشەویست بەڕاستی ئەو هەموو خەڵکە کە تەلەفۆنەکە و ئەو هەموو خەڵکە دێ تەکلیفەکە و داوا ئەکا و سوێن ئەخوا و هەژارە و لە ڕێگەی نووسنگەکانی ئێمەوە تەدقیق کراوە ناوێکی یەکجار زۆرمان لایە. ینی من هەر کە تەلەفۆنێک دێ هەژارە باوەڕت بێ ئەڵە گیانم ئەلەرزێ، ینی کە پێم نەبێ زۆر ناخۆشە، ینی کە دەستت پڕ نەبێ زۆر ناڕەحەتە. بۆیە ئێمە بەڵێنمان داوە دەستێکی ئەمین بین و ببەخشین، بەڵام بەڕاستی دوجار ئەم ئەرکە تەنها لە سەرشانی ئێمەش نییە و خێرخوازانیش لە بەردەم ئەو بەرپرسیارەتیان کە ئەو هەموو خەڵکە ڕوو لە ئێمە کە ئەمڕۆ قسەیەکی جەنابتم جۆ لێ بوو مامۆستا فەرمووت کاتێک کە دەستگایەک ئەی بەخشێ ئەو کەسێک کەوەری ئەگرێ بێمنەترە، ینی لەبەرەوەی هەستەکە کەم دەستگایەکی خۆی نییە و ئەزانێ ینی یەقینەن، بۆیە کەمتر حەز بە یاخود هەر حەز بە منەتباری هەر ناکە. بۆیە ئێمەش بەڵێنمان داوە کە ئەوی بێتە دەستمان خوا پشتیوان بێ ڕای نەگرین نەیوەستێنین بیگەین نە شوێنی خۆی و زۆر جاریش ئەو خەڵکە هاتووە بەڕاستی بەدڵی خۆیمان کردووە. آخر قسەم ئەوەیە کە من بۆ برایانەشم وتۆ لە نووسنگەکان بۆ خۆشم هەرواکەم ئینشاءالله هەمیشە لە پاشێوانە و لە پێش بانگە ڕوئەکەینە ئاسمان و داوا لە خوای پردگارەکەین، خوای پردگار ڕستی حەڵالمان بۆ بنێرێ و بۆ ئەو میلەتەش و بۆ ئەو خەڵکە هەژارش کە چاوی لە دەستی ئێمەیە و تەمەناشەکەین کە خەڵک چاوی لە دەستی ئێمە نەبێ، بەڵام لە کاتێکا کە ئێمە تاقی کراوینەتەوە بە یەکتر وجعلنا بعضكم لبعض فتنة أتصبرون، بزانین تا چەند بە کەڵکی یەکدین، تا چەند ئەوان لەبەر هەژاری خۆیان نەگرن، تا چەند ئێمە دەستێکی بەخشنداوین. بەڕاستی هەمومان لە بەردەم تاقیکردنەوەیکی گەورەیان بۆیە داواکارین لەو کەسانی کە خۆی پڕگار ماڵ و سامانی پێبەخشیون ئەم دەستگایە ڕووتان لێنێ دەستمان بە خاڵەتی مەگەڕێنەوە و لە ڕێگەی نووسنگەکانمانەوە هاوکارمان بن بۆی ئێمەش بتوانین حاجە و پێداویستی ئەو خەڵکە هەژارە پڕکەینەوە انشاءالله. طبعا لە کۆتاییە ماوەسەیانەمە زۆر سوپاسی جنابتانەکەین بە هەرکتان کێشامانە بوون لە خزمەتی ماوەسە لەم ڕۆژی جمعایە ماوەسە جەزا ئەحمەد و کە بەڕێوەبەری دامەزراوەی خێرخوازی بەخشینەوە جنابی ماوەسە ئارام محەممەد کە ئەو قورآنە جوانەی بۆ خوێندین خۆی گەورە پاداشتی بەخێرتان سەڵاتێکمانە غیریەوە نەبێت. خوا سەلامەت بن. خۆشحاڵ بن قوربان. خوای گەورەتان خوا حرمەتتان زیاد خوا ڕێز و قەدرتان زیاد کە یا ڕەبی خوا بەرەکەت خوافتن کە خوا پاداشتان الله پاداشتی بەجوات خوا لەگەڵ یا خوا سەلامەت مامۆستاگیان یا خوا سەلامەت سەلامەت بن یا ڕەبی یا خوا خێر خوا سەلامەت خوافتن کە سەلامەت بن یا خوا یا خوا سەلامەت سەلامەت لەگەڵ قوربان خوافتن یا خوا. خۆشەویستان ئێمە درێژەی بەرنامەکەمان ئەوەی کە ماومانە پێشکەش بە بەڕێزی خۆشەویستی بکەین دوعای کۆتایی و پاڕانەوەی کۆتاییە. ئەمڕۆ بە تەمانین من و کاکجوتیار ئینشاءڵڵا هەردووکمان دوعا بکەین، ئێوەش هەر دوعا بکەن، هەمومان دوعاکەین و هەمووشمان ئامینەکەین ئینشاءڵڵا و داواکاری لە خۆی گەورەکە دعاکانمان گیرا بکات. اللهم آمين. طبعا مامۆستا پێشەوەی دەستکەی بە دوعاکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت کاتێک هەیە کە ئەگەر بێت و مسلمان دوعای تیا بکات ڕەت نابێتەوە. ئەوە ڕەمەزانە و دوای نوێژی جمعەش کە دوای نوێژی عەسرە ئێستا کە دوعا بکەین ئینشاءڵڵا خوای گەورە لێمان قبوڵەکە و جا داوا لە بینەرەوە ڕێزەکانی شەکەین ئەو دایە حاجی کە لە ماڵەوەی ئێستا تەمەنێکی کردووە لەگەڵ ئێمە دەست بەرزکاتەوە ئەو گەنجە پاک و جوانانە لە ماڵەوە دەست بەرزکەنەوە ئەو دایکە بەڕێزانە و ئەو باوکە بەڕێزانە لەگەڵمانە ئامین بکەن ساخوای پەروەردگار لە ئێمە و لە ئەوانیش خۆش بێ ڕۆژەمانە لێ پیرۆزکە انشاءالله. حەزەکەم کاکە جوتیار تۆ کۆمەڵە دوعا بکەیت و اینجا منیش دوای ئەوە دوعای کۆتایی یەکەم انشاءالله. إله العالمين
یا رب العالمین کەوتونێتە ڕۆژێکی پیرۆزەوە کە سێهەم ڕۆژی ڕەمەزانە و لەو ڕۆژە پیرۆستریش ڕۆژی هەینیە کە هەموو مسلمانان ئەمڕۆ کۆبوونەوەتەوە لە مزگەوتەکەی تۆیە یا رب العالمین بۆ خاتری ئەم کاتە پیرۆزە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێ دوعا بکە ڕەت نابێتەوە خوای گەورە ئیلله جوابیاتەوە خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوکمان خۆش بی ئەو کەسانەی کە نەخۆشیان هەیە و دەمێکە مبتەلان بە نەخۆشینەکەیانەوە خوای گەورە شفای بە خێریان بی خوای گەورە ڕەحم بە هەموو مسلمانانی سەرزەوی بکەیت ئەو مسلمانانەی کە لە غەزەن لە هەر شوێنێکی ئەم سەرزەویان خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانت ڕەحمیان پێ بکەی یا رب العالمین ئیلاهە العالمین خوای گەورە لە گوناهی خۆمان و تەواوی مسلمانانی سەرزەوی خۆش بی یا رب العالمین خوای گەورە عاقبەت بە خێرمان بکە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين فرما مصيان توش دعاء كان فرما ما آمين وقل إن شاء الله الله كاك جوتيار آياتي كي قرآن هي الزور قورية كمن بخزمتي جيشتم حزكم بلن با أقر تواني من لبري بكين كقرآن فرمي وقل ربي أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا خوشترين شت أوي باشترين شت أوي كا همو سرتايك مدخل الصدق همو إنسانك أساسياتي همو كسيك أو بك براسي بيت السر ريقا توبي كمان هنقاوي كمان روجي كمي رمضان من ساعاتي كمي داغلبون من بحج وكاتي كمي ياخد لحظي كمي بخشين من كأبخشين باصحيح باكو إخلاص بناغب توبيت أو مدخل صدق أو أويا أهم بيغمس صلى الله عليه وسلم فرمي أم دعاء قرآنية بيغمس صلى الله عليه وسلم فرمي كيف فرميتي وقتك كهجرتي كر بشاري مدينة أم دعاء كرت يعني للرجاء أم دعاء كريود وقل ربي أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا چەند جوانە ئێمە بەمشێوە بەڕاستی بەسەرەتا و بیدایەکی باش بین بۆ دینداری هەموو دقەیە هەموو چرکەیەک پێویستمان بە ئیخلاص و پێویستمان بە دڵسۆزی و پێویستمان بە دوعای وەرگیران هەیە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار يا رب العالمين يا إله العالمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين يا ربي خوايا دعاء كان منزكا لبنهاني ولنهيني أشكرا ولهموشنك أهلي دعاء ودز برسكرنا وبين بوزاتي تو بس لتو ببارينا ود و محبت و خۆشەویستی لە بینی ئێمەی عەبد و تۆی پەروەردگارە دروست ببێت ئیلاهە العالەمین ئەو ساتانەمان بۆ بسازێنە یا ڕەبی کە باخچە جوانەکانی بەهەشت دێتە ناو دڵمان و زیاتر حەز بە مناجات و دوعا و پارانەوەکەین ئاوە سازگارەکەی کەوسەرمان پێنۆش بکە هەر لە دنیاە بەوەی کە وشە پاکەکانی دوعا و پارانەوە و زیکر و تاعەتی تۆ بەسەر زمانی ئێمە بێت ئەو وشانەی ئەمان گەێنێ بە کەوسەری بەهەشت و ڕەزامەندی و کەوسەرەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم یا ڕەبی خوایە عاقبەت خێرمان کە ئیمانمان سەلامەت کە دوعاکانمان گیرا بکە هەرچی خوشک و برایە ئێستا هەر دوعا و پاڕانەوەیەکی هەیە هەر تکایەک لە ناو دڵیایەتی هەر دوعایەکی هەیە و نازانێ بیکە نازانێ لە داهاتوە پێویستی بە شتێک هەیە و بەس تۆ عەلام الغویوب بیت ئەزانی یا رب العالمین ئێمە پێویستیەکانمان چییە لە داهاتوە هەموویمان بۆ دابین بکە بەو سڵاواتانەی ئەینێرین بۆ حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بیکە بە دوعا بۆمان و هەرچی پێویستیەکانی دنیا و ئاخرەتمان هەیە وەری بگرە و قبوڵی بکە یا ربی حەسەنەی دنیا و ئاخرەتمان بەسەرا بڕێژە و حەسەنەی دنیا و ئاخرەتمان پێ ببەخشە یا رب چاکەی دنیا و ئاخرەتمان
خۆمان پێ ببەخشە لە دایک و باوکەکانمان خۆش بە لە مناڵەکانمان خۆش بە لە خێزان و دەوروبەرمان خۆش بە لە کەس و کارمان خۆش بە لە هەموو ئەم ئازیز و خۆشەویستانەی کە لەم کەناڵە خۆشەویستەیە کارەکەن یا ڕەبی لە هەمویان خۆش بە لە هەموو بیسەر و بینەرانەی کە ئێستا ئەپاڕێنەوە کە ئێستا نیزاەکەن کە ئێستا ئامینەکەن کە بەشداری ئەم میهرەجانی دوعا و ئەم مناجات و ئەم کۆڕی زیکرن یا رب العالمین دوعاکانیان گیرا بکە هەموومان وەربگرە و عەفومان بکە و لێمان خۆش بە لە ساحەی مەحشەرا ڕوو زەرد نەبین لەسەر پردی سیڕات کەوتوەکانی ناو ئاگری دۆزەخ نەبین ئیلاه العالمین لە کێشانە و پێوانەی سەر میزان و بەردەم زاتی گەورەی خۆتا ڕوو زەرد و ڕوو ڕەش نەبین یا رب یا ربی خوای گیان لە هەڵهاتوەکانی ناو مەحشەر نەبین کە فریشتەکان ئەمان گرنەوە و ئەمان خەنە ناو دۆزەخ یا رب یا ربی یەکەم لەحزەی بەرزەخ و یەکەم چرکە ساتی ناو گۆڕمان بیکە بە لەحەزاتی ود و خۆشەویستی و ئونسەت لەگەڵ کردەوە باشەکانی خۆمان لەگەڵ فریشتە باشەکان یا رب فریشتەی عەزاب نەرێری بۆمان یا رب العالمین تەوفیقمان بە و هیدایەتمان بە و دامەزراومان بکە و مناڵەکانمان مەحفوظ بکە مناڵی ئەم ئومەتی ئیسلامە مەحفوظ بکە یا رب لە شەڕ و شۆڕ و مشکلە ئەم وڵاتە ئیسلامیانەمان بپارێزە یا رب داگیرکەران جارێکی ترە وڵاتانەمان داگیر نەکەنەوە ئیلاه العالمین سەرفرازی و سەرکەوتن بنێرە بۆ مسلمانان بەگشتی و بۆ ئەم کوردستانە خۆشەویستەی خۆمان لە چەپۆڵ و لە ئازار و لە مەینەتیەک لە ساڵەکانی هەشتا و نەوەدەکانە بینی یا رب العالمین جارێکتر نەکەوینەوە ژێردەستی زاڵم و ستەمکارەکان یا رب العالمین تەوفیقمان بە و هیدایەتمان بە وڵاتی مسلمانان بپارێزە ئیلاه العالمین هەمومان بپارێزە هەموو بەشەریەت بپارێزە یا رب ڕەحمی تۆ بۆ هەموو بەشەریەت و بۆ هەموو گیاندارەکانە عەفومان کە و لێمان خۆش بە دعا گۆیان قبول بکە یا رب اللهم آمين 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 يا مجيب السائلين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته أخواتنا الله يسلم Thank you.